باس لە گۆڕانکاریەکانی سلێمانی دەکەین لەمێژوو هەتا ئەم قۆناغی ئێستا هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی کارگەریەوە دەپرسین لایەنە سیاسی لە ئێستادا تا چەندە فراهەمە یاخود تا چەندە خوڵقاوە بۆ ئەوەی گەشە بەلایانی کەلتوری ڕۆشنبیری و تەواوی لایەنەکانی دیکە بدرێت بۆ بەرەو پێشچوون و هاوکات لە ڕوا ئیداری و کارگێڕیکەشەوە تا چەندە سیاست ڕێگەیاوە دەسەڵاتەکان شۆڕ بنەوە بۆ خزمەتکردنی زیاتر جا تایبەت بەم بابەتە میوانداری زۆر بەڕێز مەسعود محمود مامۆستای زانکۆمان کردووە کە ئێستا لە ستودیۆی بەیانی کورسات نیوس میوانە کاک مەسعود سپاس بۆ ئامادەبوونیت بەخێر سپاس بۆ ئێوە سپاس بۆ کەناڵی کورسات سپاس بۆ بینەران بەڵێ ئەگەر لە مێژوو باس بکەین لە سەرەتاوە هەتا ئەم قۆناغە بە شێوەیەکی گشتی لە ئێستادا بەڕەچاوکردنی ئەم بارودۆخە سیاسێکی ئێستا خوڵقاوە دەکرێت بڵێین هەرێمی کوردستان و لە ناویشە سلێمانی چی پێویستە هەم لە ڕە سیاسیەکە و هەم لە ڕۆ کارگەڕێکەش زۆر باشە سپاس بۆ ئەم دەرفەتە لە ڕاستیە هەرێمی کوردستان خۆمان نەزانین بە وەزعی زۆر ناسەقامگیری سیاسیە تێپەڕێ ناکۆکی لایەنە سیاسیەکان کاریگەری لەسەر هەموو جومگەکانی دەسەڵات لە هەموو شارەکانە دروست کردووە بە تایبەتی لەسەر شاری سلێمانی ئەتوانین بڵین بە شێوەیەکی زیاتر ڕەنگی داوەتەوە کاریگەریەکەی زۆر بە زەقتر دەرکەوتووە لەبەرو لە ڕووی سیاسیەوە پێش هەموو شتێک ئاشتەوایی نێوان لایەنە سیاسیەکان کارکردنی پێکەوەی ئەتوانم بڵێم بەشێکی زۆری لەو کێشانەی کە ئێستا هەیە چارەسەرەکە لە ڕووی سیاسیەوە وەکووتمان بە درێژایی مێژوو ئەوەی کە هەبووە لە مێژووی کووردا مەسلەی ناکۆکی سیاسی مەسلەی بێمتمانەی بەرامبەر یەکتر خۆخۆری لە ناو خۆمانە شتێکە کە لە بەدرێژایی مێژوو ئەمە شتێکە لە ناو ئێمە هەیە لە بەشی مێژووی زانکۆی سلێمانی توانین بڵێن چەند توێژینەوەی بەکالۆریۆس و ماستەر و ئەو شتانە لەسەر تەنها لەسەر مەسلەی خیانەت و مەسلەی ناکۆکی لە ناو ئێمەیە کراوە بەڵام تا ئێستانی ئەین ناتوانین نقطەیەکی دیاری کراوە یاخود خاڵێک بدۆزینەوە کە بڵین هۆکاری ئەو ناتەبایی کە لە نێوان کووردا هەیە یان ئەو خۆخۆری کە لە ناو خۆمانە هەیە بڵین بە دیاریکراوی ئەمەیە هۆکارەکەی بەداخەوە بە درێژایی مێژووی خۆمان لەگەڵ ئەو ناکۆکیانە هاتوین ئێستاش ینی مێژوو بۆ چییە بۆ ئەوەی کە ڕابردووە خوێنیتەوە بۆی لە ئێستا تێ بگەیوە پلانی داهاتوو دابنێ لە ڕاستیە سیاسەکانی ئێمە دەسەڵاتدارانی ئێمە حکوومەت و پەرلەمانمان ئەبێ بە بەردەوامی ئەو مێژووە ئەو ڕابردووی کوردیان لە بەرچاو بێ هەموو ئەو سەرکەوتنانەی کە لە قۆناغی لە قۆناغەکانی مێژووە ئێمە بەدەستمانێناوە لەو حاڵەکاتانە بووە لەو ساتا بووە کە ئێمە یەکگرتوو بووین لە کاتێکا کە ینی لایەنەکان لە یەکتر تۆرابن ناکۆک بوو بن هیچ دەستکەوتێک لەوانەی کە ویستویانە بەدەستیان نێناوە بۆیە باشترین چارەسەر باشترین حەل ئەوەیە کە لایەنەکان هەمیشە بەیەکەوە بن چونکە بەبێ یەکتری ناتوان ئەو هەنگاوانەی کە ئەیانەوێ بەرەو پێشیوە بن باشە دەکرێت بڵێن بە تایبەتر لەم قۆناغی ئێستادا سوود لە مێژوو لە هەڵەکانی مێژوو وەرگیراوە بۆ تا هەوێنێک بۆ ڕاستکردنەوەی ئەو هەڵانە و دووبارە نەکردنەوەی هەڵە زۆر بەداخەوە کەواڵێم یانی حەزمەکرد ئێستا من لەبری ئەم قسەیە بموتایە بەڵێ زۆر سوودمان لە مێژووی خۆمان وەرگرتووە لە هەڵەکانی خۆمان وەرگرتووە ئەو ناکۆکیانەی کە هەمان بووە لە ڕابردووە ئێستا ئێمە سوودمان لێوەرگرتووە زۆر پێکەوە ینی بە ئاشتیانە پێکەوە ئەژین بەڵام بەداخەوە نەمانتوانیوە سوود لەو مێژووە لەو ڕابردووی خۆمان وەربگرین بە تایبەتی لە باشووری کوردستانە هەردوو لایەنی دەسەڵاتدار پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بە فترەیەکی زەمەنی زۆر تاڵا ڕۆشتوون کە ینی کەسمان حەزمان لە بیستنی نییە مەسلەی شەڕی ناوخۆ و مەسەل ئەو ناکۆکیانەی کە لە نەوەدەکانی ڕابردووە بەسەر باشووری کوردستانە هاتووە هەردوو حیزبی دەسەڵاتدار خۆیان ئەتوانین بڵێن لە ناویا بوون و باجەکەشی بە دەرەجە یەک لەسەر کۆی گشتی هەرێم و هاوڵاتیان بووە لەبەرەوە ئەبوایە ئەوان لە هەموو کەس زیاتر بەرەو ئاشتی بڕۆشتنایە بەرەو پێکەوە ژیان بڕۆشتنایە بەرەو پێکەوە کارکردن بڕۆشتنایە
بەکووتمان ئەم دوو حیزبە کۆڵەکی ئەساسی ئەم دەسەڵ ئەم حکوومەتەن کۆڵەکی ئەساسی باشووری کوردستان بەبێ یەکتری ناتوانن ئیش بکەن ئەبێ لەمە تێ بگەن یعنی بەبێ یەکتری ئەو هەنگاوانەی کە ئەیانەوێن ناتوانن بیهاوێژن لەبەرەوە هەموو شتێک پێکەوەیە مادەم لە حکوومەتە بەشدارن مادەم لە حکوومەتە هەردووکیان پێکێنەری ئەو حکوومەتەن کە حکومڕانیەکە ئەبێ هەموو شتەکانی کەش مادەم لە حکوومەتا شەریکن لە هەموو شتەکانی کەشە بگەن بە تەفاومێک بگەن بە لێک تێگەشتنێک بۆ بەڕێوەبردننی وڵات بۆ پێشخستنی وڵات نەکەوەی کە لە میدیاکانەوە زیاتر یعنی ئەو چۆنەڵی بارودۆخەکە ئالۆز بکەن یاخود بەو لێدوان و بەو لێدوان ئەو پەیامانی کە هانە پێویست ناکە لە میدیاکانەوە بە یەکتری بڵێن ئەوە چانی ئێمە بۆچی ئاساییە بۆچی ئاساییە کاتێکە ئێمە لەگەڵ دوژمنانی خۆمانە زۆر ئاسایی دانیشین گفتوگویان لەگەڵاکەین وە مەرجەکانی خۆیان بەسەر ئێمە ئاسەپێنن بەڵام ئاسایی نییە ئێمە لەگەڵ هاوزمانەکەی خۆمان لەگەڵ برای خۆمان لەگەڵ شەریکەکەی خۆمان لەسەر مێزێکدا بنیشین و لە یەکتری تێبگەین ئەو کێشە و گرفتانە چین کە وای کردو ئێمە لە یەکتری دوورکەوینەوە یعنی شت نییە لە دنیا چارەسەری نەبێ ئەمەش بە گفتوگویەکی ئاسایی ئەتوانن بڵێم ئەوەنش قرس نییە ئەتوان دابنیش کۆبنەوە و لێک تێگەشتنیەکە بێ لە نێوانیانە ئەمەش کلیلی چارەسەری هەموو گرفتەکانی کێ کاک مەسعود هەڵبەتە بەڕێستان خاوەنی ماستەرنامەیەکن کە باسی مێژووی ناوخۆتان کردووە هەتا ساڵی 2023 ئەگەر هەڵە نەبم دەمەوێت بۆ مێژووی کە تێی پەڕوی قۆناغ بە قۆناغ کە باست کردووە ئەم یەک دەنگ نەبوونەی لایەنە سیاسیەکان تەنها لە پرسە ناوخۆیەکان بۆ یاخود هەندێک پرسی نیشتیمانی هەیە کە پێویستی بە یەکدەنگی هەیە چەندێکە لە ناوخۆشدا ناکۆک بن پێویستە لەسەر ئەو پرسانە کۆدەنگ بن بەڵێ سەبار بەو ماستەری ئێمە تایبەتە بە شاری سلێمانی تایتڵەکەی بەم شێوەیە شاری سلێمانی لە 1970 بۆ 2003 توێژینەوەیەکی مێژووی سیاسیە ینی زیاتر جەختمان لە دیوە سیاسیەکەی کردوێتەوە بە تایبەتی ئەو گۆڕانکارانەی کە لە سلێمانی ڕوویداوە لەو فترەی کە ئێمە باسمان کردو ئیشمان تیا کردووە لە 1970 تا 2003 چەندین حەدەس و با بڵێن ڕووداوی مێژووی لە خۆیەگرێ گرنگترینیان کە لە هەمووی گرنگترە و لە هەموو کورد شانازی بە ئەو حەدەسەوەکە ئەویش مەسلەی پێکێنانی بەرەی کوردستانیە بەرەی کوردستانی کە لە 1970 ئیشی بۆکرێ لە 1966ەوە ئیشی بۆکرێ و دەینەمۆ و بزوێنەری ڕاپەڕینی گەلی کوردستان بوو بە تایبەتی لە باشوور جوانترین نمونەیە سەرمەشقە بۆ ئەوی لایەنە سیاسیەکان ئەم مێژووە دووبارەکەنەوە کاتێککە لایەنە سیاسیەکان بە تایبەتی پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانی و لەگەڵ لایەنەکانی دیکەی بزوتنەوەی ڕزگاری خوازی لە بەرەیەکا کۆئبنەوە شتێک دروستەکەم بە ناوی بەرەی کوردستانی بەرەی کوردستانی ڕاپەڕینی هێنایە بەرهەم و دوای ڕاپەڕین حکوومەتی کوردستان حکوومەت هەرێمی کوردستانی هێنایە بەرهەم و ئەو حکوومەتە ئەتوانین بڵێن دواتر هەرێمی کوردستانی لێ دروست بوو واتە لە یەک فترەی لە یەک ساتی مێژووی یا کاتێکە لایەنەکان بەیەکەوە بن کۆدەنگە بن بەرهەمەکەی ئەوەیە کە بە چای خۆمان بینیمان کە وە بەداخەوە لە دوایینەوە دەکانەوە دوای دروستبوونی حکوومەتی هەرێم و هەڵبژاردنەکان دروستبوونی پەرلەمان و ئەوانە هەتا ئەو کاتانەی کە با بڵێن شەڕی ناوخۆ دەستی پێ نەکردبوو هەموو کارەبارەکان باش بوون هاوڵاتیان هەمووی دڵخۆش بوو هەمووی ئەوە بەڵام کاتێکە ئەم دوو لایەنە بەریەکەکەون کاتێکە ناکۆکەکانیان ئەتەقێتەوە گاتە شەڕ و ئەوانە ئەوەی کە زەرمەند دەبێت جگەلەوەی کە خۆیان زەرمەندی یەکە من چکەمە مێژوو ڕەحم بە کەس ناکە ئەمە شتێکە ئەنووسێت و لە ئەکرێ بە کتێب نەوەکانی دوای خۆیان ئەی خوێندنەوە لەبەرەوە سیاسەکان زۆر گرنگە دائیمەن مێژویان لە بەرچاو بێ ئەوەی کە تۆ ئەمڕۆیکەی ئەبێ بە مێژوو بۆ نەوەکان ئەوان ئەی خوێندنەوە بۆیە ئەوان تەنها ئێستا ئێمە چەند کەسایەتی گرنگمان هەیە لە کوردستانە کە ئێستا بوونیان نییە وەفاتیان کردووە بەڵام بۆ هەمیشە ناو و
نووسین و بەرهەم و خزمەتەکانیان ئەمێنێتەوە بۆ چونکە مێژنووسان قسەی لەسەرەکەن ئەی نووسنەوە دەزەکانی ڕاگەیاندن خەڵکی 100 ساڵە مردووە 100 ساڵە باشە ئێمە ئێستش لەسەر زارمانە بە بەردەوامی باسێکن بۆ لە بەرەوەی مێژوویەکی جوانی بۆ خۆی تۆمار کردووە خزمەتی خەڵکی کردووە بۆیە سیاسەکان گرنگەمەیان لەبەر چاو بێ لە ڕاستیە خزمەتکردن بە هاوڵاتیان خزمەتکردنە بە خۆیان خزمەتکردنە بە مێژووی خۆیان. کاک مەزبوط دەمەوێت ئەوە پرسم بارودۆخە سیاسەکەی ئێستا لەبارە یاخود دەرگای واڵا کردووە بۆ خزمەتکردنی هەم ئابووری هەم کەلتوری هەم ڕۆشنبیری کە ڕەنگە بۆ نمونە یەکێک بڵێت سیاست و هونەر سیاست و ڕۆشنبیری دوورن بەڵام ڕەنگە بارودۆخی سیاسی لە هەمان کاتا بۆ خزمەتکردنی ئەو لایەنانی دیکە ڕۆڵی سەرەکی و کاریگەری هەبێ. بەتەئکید وەکو وتمان زۆربەی شتەکان ڕەفتی بە سیاسی وایە ئەنی پەیوەندێکی زۆری سیاست لەگەڵ هەموو لایەنەکانی ترا لەگەڵ بەتایبەتی لەگەڵ لایەنی ئابووری لەگەڵ لایەنی ڕۆشنبیری لەگەڵ لایەنی کەلتوری ئەمانە هەمووی ینی پێویستی بە کەشێکی ئارامی سیاسی هەیە کاتێککە دوو شار دوو پارێزگا لەناو هەرێمەکان ناکۆکە بن بەتەئکید کاریگەری سلبی دروستە بێت. هەر لەسەر کاریگەری بڵ من ناکۆکی سیاسی لەسەر باری ڕۆشنبیری ئێمە سلێمانی شارێکە کە با بڵێن پایتەختی ڕۆشنبیریە بودجەیەک لەلایەن حکوومەت و دەرخان کرابوو بۆ ئەم مەبەستە بەستی بەرەو پێشبردننی بواری ڕۆشنبیری و کەلتوری شاری سلێمانی کەچی ئەوە ینی چەند ساڵێکە بێ و بودجێ ڕاگیراوە ئەم بۆ پەرەپێدان بوو بە بواری ڕۆشنبیری و کەلتوری سلێمانی ئێستا کە ڕاگیراوە و کارەکەی چییە؟ کارەکەی ناکۆکی سیاسیە واتە ڕاستەوخۆ لایەنە سیاسیەکە ئاڵۆزی بارودۆخی سیاسی کاریگەری لەسەر لایەنی کەلتوری و لەسەر لایەنەکانی کەش ئەبێت. گەشەکردنی ئابووری هەر وڵاتێک پێویستی بە کەش و هەوایەکی سیاسی ئارامەیە کاتێکە ینی هەرێمێک یاخود شارێک نائارامە لە ڕووی ئابوووریەوە بە تەئکید نەوەبەرهێنە دەتوانێت ئیشی تیا بکە سەرمایه‌داران توان ینی سەرمای خۆیان بخەنەگەڕ هیچ کەسێک ئەو جورئەتە ناکا کە سەرمایی خۆی لە وڵاتێکا بخاتە کار کە ینی بەردەوام لە ئاژاوی سیاسیا بێەوە شڵەژانێکی سیاسی لە شارەکەی هەبێ بۆیە سەقامگیری سیاسی کاریگەری لەسەر هەموو بوارەکانە بێت لەسەر بواری ڕۆشنبیری لەسەر بواری ئابووری دروستەکە بە دڵنیاییەوە. ئەگەر لە ڕووی کارگێڕی و ئیداریەوە بە شێوەیەکی گشتی باسی سلێمانی بکەین سیاستکردن لە ڕووی ئیداری و کارگەڕیەوە چ کاریگەری کێبووە یاخود تا چەندە دەسەڵاتەکان شۆڕ بوونەتەوە بۆ خزمەتکردنی زیاتر تا ئێستا ئەوەی کە هەیە لە هەرێمی کوردستانە جۆرێک لە مەرکەزیەت بوونی هەیە ینی بۆ هەموو دەسەڵاتەکان ئەبێ بچێتەوە ئەنجومەنی وەزیران و ئەبێ بچێتەوە پایتەخت. ڕاستە لە هەموو پارێزگەکان ئێمە شتێکمان هەیە بە ناوی ئەنجومەنی پارێزگا و پارێزگارێکمان هەیە بۆ هەموو پارێزگاکان بەڵام دەسەڵاتەکانیان زۆر مەحدودە ئیمکانیات و تواناکانیان زۆر مەحدودە پارێزگاکان ناتوانن پرۆژەی استراتیژی جێبەجێ بکەن زۆربەی پرۆژە گەورەکان زۆربەی پرۆژە استراتیژیەکان ینی ئەبێ بچێتەوە ئەنجومەنی وەزیران حتا ئەنجومەنی وەزیران یاخود وەزارەتەکان تەداخل لە هەندێک شتی بەسیتەکەن کە لە گواستنەوەی فەرمانبەرێکەوە لە مۆڵەتوەرگرنی فەرمانبەرێکەوە پێویستی بە وەزیر هەیە ئەم جۆرە لە مەرکەزیێت واکە کە ڕۆتیناتی ئیداری زیاکە ئەم ڕۆتیناتە واکە پرۆژەکان درەنگتر ینی جێبەجێ بکرێ بۆیە شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان و گواستنەوەی دەسەڵات بۆ پارێزگاکان و بۆ ناحیە و بۆ قەزاکان ئەتوانین بڵێن جۆرێک لە جۆرەکان یارمەتی ئەوەیەدا کە ڕۆتینات کەم کاتەوە و پرۆژەکان بە شێوازێکی خێراتر جێبەجێ بکرێت. بەڵێ کاک مەسعود دەگەڕێمەوە پرسیار یەکەم کەواتە لەم دۆخەی ئێستادا سلێمانی هەرێمی کوردستان چی پێویستە بۆ بەرەو پێشچوون؟ چی پێویستە سلێمانی یاخود با بڵێن هەرێم بەعام پێویستمان و کووتمان پێویستیمان بە ئاشتەوایی کۆمەڵایەتی و ئاشتەوایی سیاسی هەیە بە دەرەجەیەک و ئەمەش کاریگەری لەسەر هەموو لایەنەکانی کە ئەبێ کاتێک ئێمە توانیمان ئەو ئاشتەوایە سیاسیە کە لە هەرێما بەرقەرار بکەین لایانی ئابووری و لایانی ڕۆشنبیری و لایانی کارگێڕی و هەموو بوارەکانی کەمان
ئەکەونە سەر پێ ئێمە ینی هەرێمێکین هەرێمێکی دەوڵەمەند نین ینی هەرێمێکە لە هەموو سامانە سروشتیانی کە هەیە خی گەورە بەرهەمێکی زۆری پێداوە لەبەرەوە ئەگەر بتوانین ئەگەر ناکۆکی سیاسی نەبێ بتوانین بە شێوازێکی ڕێکوپێک و دادپەروەرانە لە نێوان پارێزگا و شارەکانە دابش بکرێ لە هەموو بارەکانە کوردستان هەرێمی کوردستان پێشکەوتنی بەرچاو بەخۆیەوە بینێەوە بەراورد بە وڵاتانی تر ئەگەر ئێمە بۆ نمونە خۆمان بەراوردکەین بە وڵاتێکی وەکو سویسرا سویسرا 26 کانتۆنە چوار ئەم 26 کانتۆنە هەرێکی حکوومەت و پەرلەمان و دەسەڵاتی خۆی هەیە خۆشیان بەڕێوە بن هیچ مشکلێکی ئەم 26 کانتۆنە بە بەردەوامی ینی لە منافسەی ئەوان کە کامیان بتوانن پرۆژی خزمەتگوزاری زیاتر بکەن کامیان بتوانن زووتر پێشکەون کە بە بەردەوامی لە ململانی ئەوان شەڕی ئەوەیەکەن کامیان ببنە ڕقم یەک لە سویسرا هەرێمی کوردستان ئەتوانێت ینی نمونە جوانەکان لە وڵاتانە وەربگرێ ئێمە لە جاتی ئەوەی شەڕەدەنووکمان بێ لەسەر هەندێک شتی بەسیط و لابەلا ئەتوانین چاو لە یەکتری بکەین لەوانەیە کە لەو پرۆژانەی کە وڵات پێشەخەن لەو پرۆژانەی کە شار پێشەخەن لەو کارگە و لەو پیشەسازیانەی کە شارەکە پێویستێتی ینی هەم هەوڵ بین شارەکان لە ڕووی ئابوووریەوە پێش بخینەوە کاتە ینی نەبێکاریە مێنێ ینی خەڵک سەرچاوی هەموو ناڕزایەتیەکانی مێژوو شتێکمان هەیە پندێکی کوردیمان هەیە ئەڵێ برسێتی ڕێگی هاری پێوەیە کاتێککە لانی ئابوووریەکەت خراپ بوو سەرکێشێ بۆ ئاڵۆزی سیاسی ئەنی بارودۆخی سیاسی شتێکەیە بارودۆخی کۆمەڵایەتی شتێکەچێت بۆیە ئاشتەوایی سیاسی کاریگەری لەسەر بارودۆخی ئابووری شەبێ و بۆیە پێشخستنی ئابووری کارێکی لە پێشینێ بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ میوانەکەمان مەسعود مححمود مامۆستای زانکۆ دووبارە بەخێرایی زۆر سپاس.